بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزدان خۆشحاڵم لە بەرنامەی دیداری شەقام لە خزمەتانن بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگ کە ویش قەیرانی سوتەمەنیە هۆکار و چارەسەرەکانی باس دەکەین بزانین ئەم قەیرانی کە ئێستا بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە چۆن چارەسەر دەکرێت. هەرێمی کوردستان خاوەنی هەشتەمین یەدەکی غازی سروشتیە لە جیهاندا واتە گەربیش مێری هەشتەمین وڵاتەکە دەوڵەمەندە بە غازی سروشتی لە هەمان کاتا ئێمە خاوەنی 13 وێستگەی بەرەمێنانی کارەباین. ئێستا کارەبای نیشتیمانی کە پێی دەڵێن کارەباکی حکوومەتی هەرێمی کوردستان لە 24 کاتژمێردا تەنها 5 کاتژمێر هەیە. مۆلیدەی ئەهلی یا کارەبای ئەهلی ئەوەی کە پێی دەڵێن لەسەر کۆڵانەکان بۆمان دابین دەکەن نزیک بە 12 کاتژمێر کارەبا ڕۆژانە دەدەن لە شەو ڕۆژێکدا. لە هەمان کاتجا لەولاوە گازوایل گران بووە کاتێک کە گازوایل گران دەبێت نرخی کارەبا لە مۆلیدە ئەهلیەکانیش گران دەبێت. لەولاوە بە هەمان شێواز کارەبای حکومی کەمە بتڵێک غاز گەشتووەتە 20,000 دینار لە هەمان کاتا بەرمیلێک نەوت گەشتووەتە 185,000 دینار. هەموو ئەم گرفتانەی کە ئێستا بەرۆکی هاوڵاتیانیان گرتووە ئەم قەیرانە یەک لە دوای یەکانن کە دەمێکیشە درێژ کراون بەڵام هۆکار زۆرە چارەسەریش هەیە گەر بکرێ بۆیە لەم بابەتەدا قسە و گفتوگۆ دەکەین لەسەرەوەی کە بزانین هۆکار و چارەسەرەکان بۆچی دەگەڕێتەوە. لە هەمان کاتدا میوانێکی تایبەتمان دەبێت کە بڕیاردەری لیژنەی وزە و سامانە سروشتیەکانە لە پەرلەمانی کوردستان وەروەها ڕووماڵێک دەکەین کە ئێستا پلەکانی گەرما لە ژێر سفرەوەن خەڵکێک لە سەرەی وەرگرتنی بتڵێک غاز دەبێت لە بەنزیخانەکاندا وەستا بێت هەیە بە هەفتەش ڕەنگە بتڵە غازەکە هێشتا پڕ نەکرابێتەوە بۆی کە بزانین بەگشتی بۆچی هەرێمی کوردستان کەوتووەتە ناو ئەم قەیرانانەوە کە هەرچەندە دەمێکە هەیە بەڵام بۆ شێوازەی ئێستاژ نییە کە پلەکانی گەرما هاتووەتەوە نزدیکی ناقص 24 بەڵام نەنەوت دەسەکەوێ نەکارەبا هەیە نە غازیش دەسەکەوێت. بزانین چارەسەر چییە. سەرەتا دەچمە هەڵەبجە لای پەیامبەرمان سامان فەتاح بزانین ڕووماڵی وەرگرتنی غاز لە هەڵەبجە چۆنە. ئەگەر گوێ لێمان بێت سامان سڵاو لەبێت وەم کاتت باش ئێستا لە کوێی ئەمەی کە لە پشتەوە دیارە خەڵکی سەرەی گرتووە بۆ وەرگرتنی بتڵێک غاز زانیاریم بۆ بگوازەرەوە بزانم لە کێوە وەستاون زوو سەرەتەگایانە بتڵێک غاز بە چەندە و باس لەوە کرێەوەی کە لە بەنزیخانەکانە تەنانەت بتڵە غازەکە کەمتری تێکرێت لەوەی کە جاران لە کۆڵان پڕیان دەکردەوە بۆت. بەڵە سڵاوتان لەبێت جەلال سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پایان بێت. دیارە من ئێستا لە بەنزیخانەیەکم کە لە هەڵەبجە تەنیا بەزم بەنزیخانەیە توانێت بتڵی ماڵان پڕ بکات و بتڵ پڕەکاتەوە بۆ ماڵان وەگاوکاریەک. من ئێستا وەک دەبینین لە ئێستادا ژمارەیەک هاوڵاتی سەرەی گرتەوە بەس کەسێک وەرەگرم هاوڵاتیەک ئەگەر بێن ئێرەوە دەنگ و باسی غاز چۆنە. وەڵا ئەوەتە لە بێغازیە بە ناوی خۆی بەخشمیەوە بەخێرزان مەنگە وڵاوە لە بێغازیەوەتین بەم شەوە ناچارین بین غاز پڕکەین. زۆر باشە. تا چەند لە ئێستادا قەیرانی غازەیە و وەکیلەکانی غاز فرۆشتن بە کۆڵان و ماڵەکان ئاگەم. وەڵان نییە کووە بێت تەلەفۆنی ژۆگی بە تەلەفۆنی جواب نادەنەوە بە شەرتی ئەڵێن غازە ڕوا بۆ ئەفغانستان و بۆ ئێران و بۆ زۆر وڵاتی کەش. زۆر باش تۆکو وڵاتێک تا کەی یعنی تا هەرێمی کوردستان وڵاتی هەرێمی کوردستان لەسەرەی غاز و لەسەرەی بەنزین و لەسەرەی نەوت و لەسەرەکان ئابۆسێت. وەڵا تا ئەم حکوومەتە ئەوە بێباک بێ بەرامبەر میلەتەکەی تەن نەبێ هەر سەرە بگین. ئەمە بێواکی حکوومەتەکەەوە لە وڵاتی ناپرسێت و ناچاری ناوە لە هەموو شتێکا سەرە بگین. ساردە زەحمەت نییەوە لەسەرەی غاز پڕکردنی بتڵی غاز ئاوەستاوە. بارە وەڵا ناڕەحەتە سەرمایە ئەمجاوەکم وەرە سیارە بگرێت دوایەوە توانان نییە ینی ناڕەحەتەوی. سامان دەمەوێت بزانم ئەوەی کە ئەگەر سیارەی پێ نەبێت وەڵا پەیامەوەیە بۆ غاز بۆ نەوت بۆ بەنزین هەرە بێت سەرە بگرین ناچارین وەڵا سەرەکە زۆر ناخۆشەیگرین بەس ئەگەر ئەم کێشەی غازە چارەسەر بێ لەگەڵ نەوتەکە کێشەمان نامێنێ. زۆر باشە زەحمەت نییە سە درەنگانێکی شەوە پلەکانی سەرما خوار ژێر سفرە بەم سەرما لەسەری بتڵاوە. وەڵا سەرمان بۆ کرێمان داوە بۆ ماتۆڕە ئێمەێناوە بۆ زۆر سپاس. من ئەمەوێ لەگەڵ خاوەنی بەنزیخانەکە گەر کە چەند دقەیە قسەی لەگەڵ بکەم بزانم ئەم بەنزینەی کە ئێوە داوەشیەکەن ئەم غازە ببوورە با وڵاتیانی جیاوازێکی نییە لەگەڵ غازی کارکەکان. بەرە وڵات جیاوازی هەیە سێنەوە دەرمانی تەیەکرێ غازی حکومی بڵین
ئەم جاکە ئەو هەرزانترە ئەم گرانترە تیجاریە 1 لیتری بە 600 دینارە تێگەیت ئەم تیجاریە ئەم زۆرمان لەسرە بە بۆنی ئەم جیازەوە ئەم جیازی غازی ئەمە خەڵکی هەڵەبجە و چواردەوری زۆر ئیسفادەی لێ کردووە بنەمان هێڵاوە ئەزمە دروست بێت تا ڕادەی یارمەتی خەڵکمانیاوە زەختێکی زۆرمان لەسرە بە ڕۆژە سەرەی بۆ ئەگیرێت بە شەوە سعات 9 بۆ 10 تا سعات 9 بۆ 10 سەرەی بۆ ئەگیرێت خاص ئەبەن خەڵکی هاوڵاتی هەڵەبجە و چواردەوری سامان من دەمەوێت بزانم سامان ئەم پرسیارانەم هەیە دەمەوێت وەڵامەکەیان دەستکەوێت ڕۆژانە لە کارگەکانی پڕکردنی بتڵی غاز 1500 بتڵ بۆ وڵاتیان پڕ دەکرێتەوە بەڵام بیا وڵاتیانە خۆیان یعنی بتڵەکان بەردە کارگەکەت بۆی کە لەوێ غازەکانیان بۆ پڕ بکرێتەوە وەکیلەکانی غاز فرۆشتن لە کۆڵانەکان ئەوان دەڵێن 5 ڕۆژ بۆ 8 ڕۆژ جارێک ئەوان غازیان بۆ پڕەکەنەوە کاتە دەبێت سرە بنووسن بۆ وڵاتیانی کەوا داوای غازەکەن لە ئێستادا جگە لە قەیرانی غاز و قەیرانی بنزینەیە و قەیرانی سوتەمەنی و نەودەیە بەشێکی زۆری هاوڵاتیان لە ئەڵەبجە کە 14000 ماڵی ساڵی ڕابردوون لێرە نەوتیان وەرنەگرتووە چاوەڕێوەکەن کە نەوت دابش بکرێ سەرەتا ئەو وڵاتیانە نەوت وەربگرن دواتر نەوت دابشەکەن بەسەر هاوڵاتیاندا من ئەمڕۆ لەگەن لەناو هاوڵاتیان ئەم ئەنگلیەوەکەن کە ئەوان هەتا لە مەرێمی کوردستان بژین تاکۆی کە حکوومەتی هەرێمی کوردستانی توانیوە چاکسازی بکات لەوەی کە قەیرانەکان چارەسەر بکات و بێ خەمەوە بێ کردارە نتوانیەوە تاکو ئێستا ئەو قەیرانانەی کە بەڕێکی هاوڵاتیانی گرتووە چارەسەریان بکات. زۆر باشە سامان من ئەم وەڵامی ئەم پرسیارانەمەوێ ئەو ئێستا باسی لەوە کرد کە سیارەمان گرتووە هاتوین بتڵی غاز پڕکەینەوە بتڵە غازەکە بە چەند پڕیەکاتەوە و ئەوەشی کە کرێت تەکسی یا ماتۆڕە دەبێ بیگرێت تایباتەوە ماڵ چەنی تێچێ و ئەوەی کە غازەکەش دەکرێت چەندێک غاز بە چەند دەیکڕن و ئێستا ئاوا دەیفرۆشنەوە. زۆر باشە من ئەمەوێ لە خۆی پرسیار بکەم زانمەوە بتڵێک بە چەند پڕەکەن ئایا ئێوە بە لیتر غازەکە پڕەکەنەوە بۆ وڵاتیان یاخود ناوم هاوڵاتیە کە بۆن منە ئەگەر بتڵێک بێنێت ئێرە بە مەسرەف و بە کرێ ئەێنێت ئێرە بە چەندە بتڵێک پڕەکەن بۆ وڵاتیان 12000 بۆ 13000 بە دڵی خۆیەتی لە هزاری تەبعەوە هەیە هەتاکو 13000 بێوێت چەندێکی تێکە ئەوەی تێکات چونکە بە عەدادە لێرە 1 لیتر بە 600 دینارە بە لیتر تێ ناکەین بە پارە تێەکەین پارە ئەنووسین تێگەیت ئیسا بۆ نمونە 10000 بێ 10000 بۆ ئەنووسین بای 10000 تێەکەین لە هزاری تەبعەوە هەیە هەتاکو 13000 تەنێ غاز بە 945000 باڵێ جەلال ئەوە وەڵامەکە دواب بزانم دەستکەوت ئەمان بە لیتر غاز تێدەکەن بۆ بتڵی یا وڵاتیان وەکەواتە بە بتڵ بە لیتر کەسێک کە غازێک دێنێ بۆ ێرە بتڵ غازێک دێنێ بۆ ێرە هەر چەنە لیتری بوێ ئەوەندە ئەکاتە ناو بتڵەکەیەوە بەڵام ئەمەڵێ لێرە گرانترە لە بەروێمە تیجاریترە زیاتر لە سەران دەکەوێت و بە گرانتر دەیکڕن. باشە سامان دەکرێت سەرەی غازەکە ببینین بۆی کە بزانین چەند خەڵک وەستاوە لە سەرەیە؟ جەلال من پێم خۆش بوو ئەوەتان پێ پیشان بدەم بەڵام لە ئێستادا وڵاتیان تاکو نۆ تاکو و دەی شەو لێرە دەمێننەوە لە سەرەی غاز دەوەستن بەڵام ژمارەیەکی زۆر وڵاتی لێرە غازەکانیان جێشت و وەک دەبینن لێرە غازەکانیان جێشت و کەمێکی تر پێدەچێوەکو خاوەنی بەنزیخانەکە وتی دێنەوە بۆی لێرە و بتڵە غازانیان وەک دەبێن پڕ کردووە و وڵاتیان جیانێشتەوە بتڵەکانیان جێشت و دواتر دێنەوە بۆ بتڵەکانیان ئەوان ئەو خاوەنی و بەنزیخانە ئاماژە بۆکە کە بە ڕۆژوو و بە شەو تاکو دا و تاکو درنگانێکی شەو وڵاتیان دێن بۆ ئەوەی کە بتڵی غازیان پڕ بکرێت لە بەروی غازیان لێ بڕاوە لە ئێستادا وەک ئاماژەشم پێکرد قەیرانی غاز لە هەڵەبجە بەردەوامە جگە لە قەیرانی غاز قەیرانی سوتەمەنی و بەنزین و نەوت لە ئێستادا بەم سەرماوسۆڵەیە کە پلەکانی گەرما لە خوار سفرەوەن بەرۆکی وڵاتیانی گرتووە بەڵام من دەگەڕێمە لایەوە. سپاس بۆ زانیاریەکانت دەچمە سلێمانی لای پامێرمان ڕامیار سڵاوی خوا لەبێت وەم کاتت باش ئێستا لەکوێی بارودۆخی سەرەی وەرگرتنی بتڵی غاز لە سلێمانی چۆنە؟ بەڵێ سڵاو لەبێ جەلال ئەم کاتت باش ئێستا من لایەکێک لە بەنزیخانەکانی سلێمانیم دیارە لەم بەنزیخانەیە غاز دابەشەکرێت واتە غاز بە هاوڵاتیان دەدرێت عەدادەیە بەستراوە لە بڵێن پۆمپی بەنزیخانەکە پێشتر لێرە ئەوە نەبوو حکومەت قەدەغەی کردبوو بەڵام بەهۆی ئەو سەرماسۆڵەی کە هەیە ئێستا
بڕیاریان داوە کە ینی ڕێگە بدەن بە بەنزیخانەکان ئەدادەی غاز بەکاربێنن بۆ پڕکردنەوەی بتڵی غازی ماڵان بەڵام بە نرخی 10,000 واتە ئەوان دەڵێن نزیکەی 7 لترونی و دەکرێتە بوتڵی غازەکانەوە لە بەرامبەردا 10,000 دینار لە هاوڵاتیان وەردەگیرێت دیارە تاکەمێک بەر لە ئێستا لێرە سەرەیەکی دوور و درێژە بوو بەڵام ئێستا لەو بەنزیخانەیە غاز نەماوە غازەکەیان تەواو بوو بڕیار وایە کاژمێر 11 جارێکی دیکە غازی LPG-یان بۆ بێتەوە و دووبارە هاوڵاتیان دەتوانن بێنەوە مەسەلەن لێرە غاز وەربگرن من هاوڵات یەکم لەگەڵایە کەمێکە وەستاندومە دەمەوێت پرسیاری لێ بکەنە سەر ئەم قەیرانی غازەوانە سڵاو لێبێ باشی چەندێک بە دوای غازا گەڕاوی و غازت دەست نەکەوت وەڵام من خۆم وەکو خۆم ینی بڵام ڕێگە بتڵمان ماوە ئێستا ئینە بەڵام وە برادێکم من نانیان نەبووم ئێوارەیە چێژ لێنێ هەر بۆ خواردن ینی بین بەخوا چۆ لە دەرەوە لەفەی خواردو ینی غازیان نەبوو لە ماڵەوە ناوەڵە نانیان هینیان نەبوو غازیان نەبوو شتێکی پێ لێنێن تا چۆنەڵی خواردنێ نانێ حازرکەم بۆ ئێوار ئەم قەیرانی سوتەمەنیە بە تایبەتی غاز کاریگەری چی لەسەر هاوڵاتیان دروست کردووە بە تایبەتی ئەوانی کە سۆبای غاز بەکارێنێت تۆ ئەگەر پرسیارت بێ خزمێکە دۆستێکت سۆبای غاز بەکاربێنی یا خۆت بەکاری بێنی ئایا مەسەلەن بتڵێک و دوو بتڵ بەشی تۆ ئەکا لە هەفتەیەکە دوو هەفتەیە تۆ بەکاری بێنی بۆ غازی بۆ سووتاندن بۆ خۆگەرمکردنەوە بۆ گەرمکردنەوە تقریبا غازێک بەشی تقریبا 5 ڕۆژ تا 7 ڕۆژەکە هەفتەیەکەکە ئەو ناکە بۆ خۆگەرمکردن بەردەوام بەکاری بێنی بەردەوام بەکاری بێنێ بەشەکە بەڵام چۆنەڵێ حەزەکە بێ بە ئەزمە و بۆی شت بێ و بەعزێش گرانی کەن بۆی خەڵکی تر ئەوەی کە نەبووە بە گران فەقیرەکە دەستی ناکەوێت تازە بە هەرزان دەستی ناکەوێت تا ئێستا بزان کە یعنی کردیان ئەیسەپێنن خەڵک ڕاهێنن لەسەر وەزع خەڵک ڕایەن لەسەر وەزە کە بڵێ با فێر بمیتر 8,000 و نیوە ئێستا ئەیکەم بەنەوە بەدا ئیتر ئەنی خەڵک ڕادێتەوە ئێستا خەڵک ڕاتەوە تا ئەچێ لێ تێکە بە 10,000 12,000 تا ئەوێ وڵاوە لەبەرەوەی تۆزێ زیاترە هەرەوەن هەرەوەڵ باشە کاریگەری ئەو قەیرانە لەسەر کەسانی کە کەم دەرامەتن یا ئۆتۆمبیلیان نییە زیاتر نیە منە یەکی ئۆتۆمبیلی نەبێ ئایا دەتوانێت بێ مەسەلەن لێرە اینجا جگە لەوەش ئەگەر بتڵەکە بە 10,000 پڕکات ئەی نابێ پارێک بات بۆ هێنانەوەی قازەکەیت ئێسام برادری هاوساوتی کاکەوەرە منسم بۆ ڕاپەڕین بۆ دێنم دەمێ بە تەکسی پاری تەکسەکە لێسێن بۆش پڕەکەم بۆ دێنمانێ ئاین 10,000 4,000 لێسێنێ وڵا بۆ پڕەکەم و بۆ شتێنەوە تۆی لاقە نەبێ ئەمە 14,000 لەسەر یەک بۆ فەقیرە وڵاتی خۆ دەزانین فەقیر داماوە لە هەموو لایەکەوانێ هەر لە کارەبایەوە هەر لە ئاوە هەر لە خۆڵەوە هەر لە یعنی هەموو شتێ بارگرانی خستە سەر فەقیرەوە دەوڵەمەنەکەشەوە بەچی باشە لەخوا بەزیابێ هەرچەنێ بێ گرانی ژێ گوێ نایەتی ئەم 2-3 مانگەیە هەرچەنێ بێ کرد دەست خۆش بێ بەڵە جەلال زۆر باشە ڕامیار سپاس دەکەم سپاس بۆی کە لە سلێمانیەوە لەگەڵماناوی زۆر سپاس بەڵازیزان دەچمە هەولێر لای میوانەکەم بەڕێز کاک سەرکۆ ئازاد بڕیاردەری لیژنەی وزە و سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستانەوە کاک سەرکۆ زۆر سپاس بۆ دەرفەتە مەمنونم بەڵام بالەوە دەست پێ بکەین هۆکاری سەرەڵدانی ئەم قەیرانە چییە ئەساسەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی ئێستا قەیرانی بڵێ کامیان باسکەین کارەبا غاز بەڕاستی ئەوەی کە یەکێک لە کێشە گەورەکانی ئەم هەرێمە ئەوەیە کە ئێمە سیاسەتێکمان پەیڕەو کرد لە سەرەتای ساڵی 2014 کە سیاسەتی فرۆشتنی نەوتی سەربەخۆ ئەم سیاسەتە لە بریەوەی کە مژدە بەخش بوو بۆەوەی کە هەر ماڵێک بانقێکی چۆن لە ڕەسیدێکی بانقی بۆ کرێت و هەرمانەیە کە بێت پارەی بۆ خرێتە سەر ڕەسیدی بانقێکە و هەموو خێزانێکیش پارەی بارێدرێتێ و هەموو ماڵێک کێشەی نەوتی نابێت کێشەی بەنزینی نابێت بە هەشتێکیان دروست کرد بۆ خەڵکی کوردستان بۆی پشتیوانی بکەن و ئەو کاتە بە لەو کاتێککە خەڵکی کوردستان لە خۆشگوزەرانێکی زۆر باشا و بەهۆی ئەوی ئەو بودجەی کە لە بەغاوە ئاهات نەوتی سپی نەوتی چۆنەڵێ شل و ڕەش بۆ بەکارگەکان دابینەکرا دامی معاملی کوردستان هەبوو و غاز هیچ کێشەیەک نەبوو بانزین بە هەمان شێوە بە ڕێژەی کەم بە 450,000 هەندێک جار من خۆم بنزینم تێکرۆ لە 2012 بە 370 دینار لیتری. ئێستا ئەم وەزارەتە لە دوایەوەی کە ئەم خۆشگوزەرانیە
باسیەوەی کرد کە لەمە خۆشگوزەرانتر و بە هەشتێکن بۆ کوردستان ویکەن بە دووبەی ویکەن بە یەکێک لە وڵاتەکانی خلیج بەڵام بەداخەوە لە دوایەوەی کە ئەم وەزارەتە قۆڕ کرا لەلایەن چەند کەسێکەوە و سیاسەتی نەوتی چۆ جانتاگەی ئاشتێورامی و سەرروکی حکوومەتەوە هەرێمی کوردستان هەم بودجەی بڕا لە عێراق هەم قەیرانی دارایی دروست بوو هەم لێبڕینی موچە و پاشەکەوتی موچە و ئەمانە هەمووی تەراکومی کرد و بە بەردەوامی ینی چۆنەڵێ وەکو پولێکی دۆمینە بە شێوازێک ئەم بەهشتە بوو بە جەهەنمێک بۆ خەڵکی کوردستان و ئیسای بینین دوای چەند ساڵ لە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانەوە و بەسەر بەخۆ فرۆشتنی بۆ هۆیەوەی کە حکوومەتەکەیمان 32 میلیارد دۆلار قەرزار بێ و لەگەڵەوەشدا کارەبا جاران لە 18 ساعتەوە 14 ساعت و ئێستا گەڕاوەتەوە بۆ 3 کات ژمێر ئەوەی شێبینین لە نەوتی سپی لە 45 لە 37,000ەوە بوو جاران 35,000ەوە بۆ ئێستا دابەشەکرێت بە 90,000 و نیشە ینی لە مانگی نزیک بوونێتەوە لە مانگی دوو هێشتا لە سا هەفتای هاوڵاتیانی کوردستان بەشە نەوتی خۆی وەرنەگرتووە کە کراوە بە 90,000 و لە پاڵەمەشدا ئەیبینین قەیرانی بنزینیش بەو شێوازی جەناب تەیبینی حکوومەتی هەرێم بنزینەدات بە وەزارەتە کۆ بڵین ئەمە هۆکارەکەی سیاسەتی سەربەخۆیی ئابووری کوردستان بوو هۆکاری ئەمەوێت بە تەواوەتی بۆی بڕۆم ئەگەر باش ئەمەوێت بە ینی شتەکە بە تاریخیان بۆی باشکەین بۆی بگەینە ناوە دوای ئەوەیش بتڵ بە بتڵ بۆ باسەکەم ینی کێشەی ئەم غازەش لە چیوە دروست بووە و هۆکارەکەی چیەوە بۆ چی ئەم قەیرانیان لە شاری سلێمانیا دروست کردووە و لە پای چی بۆی مستەفیدبوونی چی لە زەرری چیە ئەمانە هەمووی بۆ بەڕێسان و بینەرانی کەناڵە خۆشەویستەکەتان ڕوونەکەیتەوە و ڕوونەکەینەوە ئەمە بینیمان ئێستا ڕۆژانە ئێستا کە من قسە لەگەڵ جەناب تاکەم ڕۆژانە حکوومەتی هێرێمی کوردستان وەزاری سامانە سروشتەکان 25,000 بەرمیل نەوت تەسلیمی کۆمپانیای کارەکە کە کاریش خۆتەزانی نزیکە لەکوێوە و ئەمە نەوتە دەیپاڵێوێت و نەوتی سپی لێ دەرەکان نەوتە سپیەکەی ئەو لە بازارڕ بە بۆرسی هەولێرە فرۆشێتەوە بە ناوی کارەوە بەنزینەکەیشی بەشێکی بە بۆرسایی فرۆشێتەوە بە گرانی فرۆشێتەوە لە 3 بەنزینخانە هەولێرە بە 690 دیناری فرۆشنەوە ئەمانە هەمی بۆ قازانجی چەند شخصێک و کۆمپانیایەکە واتە کۆی گشتی سیاسەتی سربەخۆی نەوتی هەرێمی کوردستان قەیرانی سوتەمەنی قەیرانی کارەبا قەیرانی دارایی هەمووی هێنا ئەمانە هەمووی بەڵێ بە دڵنیاییەوە من بەڕوونیەی لێم لە پێشووتریشتا خۆ جەناب دەزانی هەر لە بەرنامەکانی جەنابتانە لە پەیامە باسماندەوە کردووە کە وەزارەتی سامانە سروشتەکانە یەکێکە لە سەرەکیترین ئەوانەی کە داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دابینەکە بەڵام تاریکترین وەزارەتەکە ڕووناکی و شەفافێت و ئەمەی نەچۆتە سەر و بۆ خزمەتکردنی چەند کەسێک و گروپێکە لە ناو حیزبیشە ینی حیزبەکە بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەم وەزارەتە بەدەست پارتی دیموکراتی کوردستانە بەڵام بۆ خزمەتی هەموو هاوڵاتیانی دەنگدەرانی پارتی نییە بۆ لانگرانی پارتی نییە لە ناو پارتیشا بووە چەند گروپێکە کە دەوڵەمەند بوونە بە هایلای ڤژین و ڕۆژانە چەندین میلیۆن دلار قازانجەکەن یعنی خۆت ئێستا لە مۆزوعی بنزینە کادری پارتی هەیە وەکو کادریکێکێتی بەمان شێوە بە گران بنزین تێکە بەمان شێوە کادرێکی پارتی و کادرێکی گۆڕان و کۆمەڵی دادگەری ئیسلامیش بەمان شێوە کارەبای نییە یعنی ئەمە بۆ قازانجی گروپێکە لە ناو حیزبە نەکەوەیە کە بڵێن حیزبەکە بە کام لێتوانێت ئیسفادەی لێ بکات نەخێر ئەمە قۆڕەخکاریە بۆ چەسانەوەی خەڵکی کوردستانە قەیرانی غازیش بە بڕوای ئێمە ئەوەی کە لە سلێمانیا دروست بووە قەیرانێکی دروست کراوە بە مەبەستە بۆ ناشتنکردنی دەسەڵاتی سیاسی پارێزگای سلێمانیە و لە پاڵ ئەمەشدا کۆمپانیایەک هاتووە تەحەکوم بە بازاڕی هەرێمەوەکە و لە ناویشە سلێمانی ئەگەر جەنابیش و دەرفەتم بیتێ بۆ بەڕوونی ڕوونکردنەوە دەم لەسەر بڕی بەرهەمهێنانی غاز و چۆنێتی دابەشکردنی و ئەو نەعەدالەتێت چییە و هۆکارەکە چییە کە بەرزەکرێتەوە ئەم غازە بەرزەکرێتەوە و نرخەکەی بەرزەکرێتەوە ئێمە لە داناغازە لە کۆرمۆر نزیکەی 1050 تەن ڕۆژانە داناغاز بەرهەمهێنانی غازی LPG هەیە
ڕێکەوتنێکی کردووە لەگەڵ کۆمپانیای ساوس کوردستان کە کۆمپانیایەکی ناوخۆیە بەوەی کە بڕی دیاریکرا و بنێرێت بۆ پارێزگاکان و لە پاڵەمەشدا بە چاودێری وەزارەتی سامانە سروشتەکان 300 تەنی خۆی بتوانێت بە بازرگانی بەڵام هەر کاتێک پارێزگاکان خواستی لەسەر بوو پێداویستی لەسەر بوو ئەبێ ئەو بڕە تیجارێ بدرێت بەوەی کە قەیران نەبێ و خۆی کە بینیمان لە ماوەکانی ڕابردووە لە پارێزگای هەولێرە قەیرانی غاز دروست بوو بەڵام وەزارەتی سامانە سروشتەکان فشاری خستە سەر کۆمپانیاکە و بڕێکی زیاتری بۆ شاری خۆشەویستی هەولێر دابین کردوەوەی کە خەڵکەکە و هەموو لایەک قەیرانمان دژێ و قەیرانە وەساینەوە ئەوەی کە ئەمێنێتەوە 600 تەنە 600 تەنەکە بەم شێوازە دابش کراوە پارێزگاکان لە کاتی هاوینە بۆ پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین قەزا و ناحیەکان و گوندەکانیان 300 تەن بۆی دیاری کراوە لە هاویندا کە کاتە 15 بار هەر بارێکی بە زمانە بازاڕیەکە ئەکاتە 20 تەن غازی شل هەر تەنێکی غازی شلیش بریتە لە هەر بارێک 1660 بتڵ غازەکە و لە هەر تەنێکیشە 83 بتڵ غازەکە کە کاتە 23 لیتر غازی LPG ئەوەی کە ئێستا لە بەنزیخانەکانە فرۆشێتەوە 7 لیترە نەک 23 ینی تقریبا 6 لیتر لەوە کەمەکرێتەوە واتە لە ساسی کەمتر لەو بتڵە غازەی کە بە حکوومێ درێت ئەدرێت دوای ئەوەی کە لە ماوەکانی ڕابردووە ئەم غازە کە بینیت 15 تەنکەریش بۆ پارێزگای هەولێر کە کاتە 300 تەن و لە پاڵەوەیشدا 100 تەن بۆ پارێزگای هەولێر دابین کراوە کە بە شێوەیەکی تیجاری بەڵام بە شێوەیەک کە فەرقەکەی زۆر نەبێت لەوەی کە ئێستا لە سلێمانیایە بۆی ئەو قەیرانە لە شاری لە پایتەختی ئەرێمی کوردستانە دروست نەبێ و بۆ پارێزگای هەولێری دۆکیش 180 تەن و ئیدارەی گەرمیان بە ڕێکەوتنیە کراوە لەگەڵ کەرکووکە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە دابینکردنی غازەکە لێوە دابین نەکرێت و کاتی خۆی بە کێشەیەەکە بوو لەوەی کە لە پارێزگای کەرکووکەوە بتڵێ غاز کە گەشت بەدەستی هاوڵاتیان بە 6,500 گەشت واتە کارگەکان بە نزیکەی 5,750 وەریانەگرت لە کەرکووک بەڵام هەم ئەم کۆمپانیان ناوخۆیە و هەم کۆمەڵێک بەرپرسی چاوبرسی فشاریانەکردەوەی کە بێ 1000 دینار لەم بخرێتە سەر ئەم بتڵە غازە بۆی هاوڵاتیان بە 7.5 وەری بگرن بۆی ئەم غازەی ئێمە ناتوانین بەم شێوازە بیدێن قازانج کەمترەکەین کۆمپانیاکان ئەوانە کرد ئەوەی کە قەیرانی لە شاری سلێمانیا دروست کردووە قەیرانەکە پەیوەسە بەوەی کە بۆ پارێزگای سلێمانی 300 تەن کاگاتە 15 بار دابین بکرێت بۆ پێداویستەکانی ڕۆژانیان لەم 15 بارە کەم کراوەتەوە بۆ 12 بار ئەم 12 بارەی پێ باسمان کرد هەر بارێکی 20 تەنە کاتە 240 واتە 6 تەن غازی LPG لە پارێزگای سلێمانی کەم کراوەتەوە و کۆمپانیاکە بە بازرگانی فرۆشێ و لە پاڵ ئەمەشدا ئەوەی کە ئێمە بە دوواداچوورمان کردو بە هیچ شێوەیەک ئەو 240 واتە ئەو 12 بارە نەگەشتۆتە دەست هاوڵاتیان واتە نەگەشتۆتە دەست کارگەکانی غاز لە سلێمانی ئەوەی کە کێشەکەی زیاتر قوڵتر کردوێتەوە ئەوەیە کە ئەو 240 ناگاتەوە بەڵکو کۆمپانیاکەوێ بە ڕێگەی تیجاری قەیرانەکە دروستە بێت و پێشووتریش ئەمان خەزانی گەورەیان هەیە لە بانی مەقان ئەم خەزانانە گازی سروشتیان LPG هەڵگرتووە و ئەتوانێت لە هاوینە ئێستا بیفرۆشێتەوە ینی ئەمە یەکێکە لەو کێشانە کە هەوڵەکە بوو ئەوەیە کە خەڵکی سلێمانی عەزێت بن و سزای بن و لە پاڵەمەشدا کۆمپانیایەکیان ئەکرێت چەند کەسێک یا چەند بەرپرسێکیشی لە پشتەوە واتە چونکە شتەکە باڕاستی سیاسیان ڕۆی دەبێزن بە هەندێک پرسیاری سیاسیش بکەم بەڵام پێش بچمە سەر پرسیارە سیاسیەکان باس لەوە کرا کە لە 15 وڵایەگەر سیاسی نەبێت بە ینی کێشەی بە تەواوەتیەوە
ئەمە کێشەی خەڵکە بەڕاستی من نامێ وەکو سیاسی قسە بکەم ئەمە وەکو نوێنەری خەڵک لەسەر ئەم قەزەیە قسە بکەم من لە حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستانم کە حیزبێکە لە حکومڕانیە بەڵام لە پێش هەمویان هەموو یعنی حرمەتەن بۆ هەواڵانم یا هاو پیشەکانم لە شاری سێمانیوە سەرەتا دەستمان پێ کردووە کە دژی ئەم نەعەدالەتین دژیەوەین کە بەڕاستی ئەمە خەمی خەڵکە یعنی ئێمە لە حیزبان حیزب وەسیلەیە بۆ خزمەتکردنی خەڵک بەڕاستی باشە کاکسەرکە لە باسییان لەوە کرد 15 گرێبەست لەگەڵ ساوس کوردستان کۆتایی پێ هاتووە یا لە 15 بێ جارتر نوێ کرێتەوە ئەم گرێبەستە چی لێ هات نوێ کرایەوە خۆ ئێستا کاک سەرکۆ خۆ ئێستا ئاشتی هەورامی نەماوە خۆ ئێستا دەتوانن فشارکەن دەتوانن ئەو پەرلەمانتارانی کە پێتان وایە ینی زۆرینە دروستکەن خۆ ڕاستە زۆرینە ئێستا لای پارتی دیموکراتی کوردستانە ینی کەسێک ئەو زۆرینەیە ناتوانن دروستکەن لەوەی کات چۆن توانیتان سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان بێنە ناو پەرلەمانەوە بە هەمان شێوە زۆرینەیەک دروستکەن کە وەزارەتی سامانە سروشتیەکان ناچارکەن بە شەفافیەتی ئەم جۆرە گرێبەستانە لەوەی کە ئەگەر لە 15 تازە کراوەتەوە یا تازە ئەگەر بەسەر چوو بێت و تازە نەکرابێتەوە ئێستا چۆن درێژە بەم شێوازەی فرۆشتنی غاز دەدرێت بە کۆمپانیەکان و بە ئەوانەی کە غاز دەفرۆشن بە خەڵک بەڵێ خۆی ئەمە پرسیارێکی زۆر دروستە و پرسیارێکە کە لە کرۆکی ینی کێشەکە ینی ئەساسی کێشەکە ڕوونەکات و ینی لێرەوە سەرچاوی کردووە دەست خۆش بۆ جەناتان بەڵێ ئەم یەکێک لە مەوزوعەکانەوەی کە ئێمە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە باسمان کردووە داوامان کردووە کە عەقدەمان بنێ لەگەڵ ئەوەی کە داناغاز چونکە بەپێی ئەوەی کە ئێمە لە دەرەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان بەپێی کاری بەدواداچوونی خۆمان دەستمان کەوتووە حکوومەت هێرێمی کوردستان ئەتوانێت وەزارەتی سامانە سروشتیەکان چاودێرە ڕقیبە بەسەرەوەی کە نابێت سعری سوتەمەنی یا ئەم غازە بەرز بکرێتەوە بۆی دیارەکرێ و یەکێکە لە سەیر و سەمەرەکانی ئەم عەقداوە بووە کە پێشووتر بووە بخرایەتە تەندەرەوە ئەو بۆ ماوەی 3 ساڵە ناخرێتە تەندەرەوە داناغاز بە ڕاستە و خۆ ئەیدا بەم کۆمپانیایەوە لە پاڵەمەشدا بۆ ئەم ساڵ کە دیسان عەقدەکەی دراوەتەوە پێی بە 264 دلار داناغاز ئەم بە حساب تەندەرینی کردووە دراوەتەوە بەڵام دوای ئەوەی کە دراوەتەوە بەم کۆمپانیا ناوخۆیە یا کۆمپانیای ساوس کوردستان ڕێژەی داناغاز یعنی ئەو پارەی کە لە کۆمپانیای ناوخۆیەکە وەرەگرێت بۆ بە 325 دلار ئەمە پرسیارە گەورەکەیە یعنی جەناب سەیری بکەی یعنی ئەم 325 لەگەڵ ئەکاتە تقریباً ناقص 61 دلار یعنی لە هەر تەنێک 61 دلار خێرا ئەدرێت بە چۆتە سەر تەنێک غاز سروشتی کە بە پێی تەندەرین بە 264 دلارەکە بۆی دەرچووە یعنی داناغاز مەقبولە قوبوڵێتی کە بەوە بدرێتێ بۆیە یەکێکی لەو خەلەلانە ئەوەیە کە بە تەندەر مباشر دراوە و سعرەکەیش گۆڕانکاریتیا ڕوویداوت یعنی ئەوەی کە تەقدیمی کردووە ساوس کوردستان بە 264 دلار بۆی دەرچووە ئێستا کراوە بە 325 هیچ کۆمپانیایەک لە وڵاتە ئەوەندەی مەبەستێتی خێر بکات ئەوەندە مەبەستی نییە خزمەتی هاوڵاتیان بکە وە بزنسی شەکە یعنی حەقیەوەی هەیە کە ئیشێکە بۆی خێرێ بکە بەڵام ئەوە کار چییە لە هەر تەنێک 61 دلار ئەچێتە سەری و خۆ دەزانین دلاریش ئێستا نرخی بەرزە و موچەی هاوڵاتیانی شەوەکو خۆیەتی کە نرخی دلار لە 120 چۆتە 148,000 ئەمە هەمووی بارگرانیە بەسەر هاوڵاتیان یەکێکە لە کێشەکانەوەی کە وتمان منافەسە نییە بۆ ئەوەی کە داناغاز بیدا بەوەی وەزارەتی سامانە سروشتەکان نرخێک دیاری کراوە کە نابێت لەوەندە زیاتر بێ نابێت لە 325 دلار زیاتر بێ بەڵام ئەکرێت لەگەڵ داناغازە ڕێبکە بەوەی کە باسمان کرد 264 دلار بەڵام یەکسەر گۆڕیوانێتەوە بۆ دوای کە ڕێکەوتن کراوە بۆ بە 325 دلار ئەمە یەکێکە لە خەلەکان دووەم ئەوەیە کە منافەسەی تیانە بۆی کۆمپانیایك بتوانێت بە کەمتر ئەم تەندەرە لێ بدات هیچ منافەسەیەک نییە سێهەم یەکێکە لە خەلەکانەوەی ئێستا من قسە لەگەڵ جەناب تاکەم لە کۆمپانیا هەیە کۆمپانیای لە جنوب لە کەرکووک لە مووسڵ لە بەغدادەوە لە بەسرەوە
ئامادەیە بۆ نمونە غاز بە سعری چۆنەڵێت 6,000 دینار 6,500 دینار بیگەێنێتە 10 هاوڵاتیان یا بیگەێنێتە بەنزینخانەکان بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان سەیتەڕی داناوە ڕێگە نادە بە هیچ شێوەیەک هیچ کۆمپانیایەکی دەرەوەی هەرێمی کوردستان بێت غاز بێنێتە هەرێمی کوردستانەوە بە سعرێکی کەمتر. ئەمانە هەمووی ئەو پرسیارانن کە دروست بووە لە دوای ئەم قەیرانەوە و پێویستە کات پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی سامانە سروشتیەکان ئەمانە کە نوێنەرایەتی خەڵکەکەن بەبێ ئەوەی بیری سیاسی یان لایەنی سیاسی زاڵ بێ بەسەریەوە ئەبێ ئەم خەمی خەڵکە چارەسەرکەن. ناکرێت ئێمە حیزبەکەی من ڕێگە بات بەهۆی کۆمپانیایەکەوە خەڵکی شارەکەی سزا بدرێ و ئەوەی کە من خۆشبەختانە قسەم لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کردو وتیانە ئێمە هەموو کاتێک حیزبەکەیشمانەکەینە خزمەتی خەڵکەوە نەکەوەی کە خەڵک بکەینە قوربانی بۆ دەوڵەمەندبوونی چەند کەسێک و یان کۆمپانیایەک چۆن دەتانەوێت فشارەکانمان تا ئێستا باش بووە و بەرەو پێش ڕۆیشتووە بەڵام هەوڵێکی کە هەیە لە پاڵ ئەم فشارانە بۆ پەردەپۆشکردنی ئەم قەیرانانە یانەوێت غازەکە لە غازی سعری حکومیەوە بیگۆڕن بە سعری تیجاری گەر زەرفەتیشە بوو دوای باسیرکە. چۆن دەتەوێت قانع بە هاوڵاتیەکی سلێمانی بکەی لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها ئەمەندە دەسەڵاتی هەیە ئێستا لە ڕێگەی پەرلەمانتارەکانی وە فشار دروست بکە لەوەی کە ڕێگر بێت لەم قەیرانی کە ئێستا لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە لە کاتێکا دەزانین ئەمە لای هاوڵاتیان ڕوونە لای ئەوەش ڕوونە چۆن سەرەتا ئاماژەت بەوە کرد لەوەی کە فلان نەوت دەدرێت بە فلان کۆمپانیای کار لە سلێمانیش بە هەمان شێوازە ینی وێزیەکانی کارەبا 5 کۆمپانیا لە دەستیان گرتووە چەندیان هی یەکێتی هێندیان هی پارتین ینی ئەمە ڕێککەوتنێکای ناڕاستەوخۆ لە نێوانم دوو حیزبە دەسەڵاتدارەیە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبریەوەی کە بڵین با پەرلەمانتارەکان دوور لە ئەجندای سیاسی کارکەین با سیاسیەکان و حزبەکان ینی ناتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری خۆی کە زۆنی سەوزا و ئەم یەدەکە لەوێ دەردەهێنرێ ناتوانێت کۆتایی بەم قەیرانە بێنە ینی ئەوەندە دەسەڵاتی نییە لە کاتێکە جێگیری سەرۆکی حکوومەت لایەوە. بەڵێ خۆی پرسیارە قسەکە لەسەر ئەمەیە کە مەلەفی نەوتی بە تەواتی لای پارتی دیموکراتی کوردستانە و هەموو بڕیارەکان مرکزیە و خۆتەزانانی ئەمە لە ڕماوەکانی ڕابردووە یەکێتی نیشتیمانی کوردستان کاری لەسەرەوە کرد کە شۆڕبوونەوەی دەسەڵاتە بێ بۆ پارێزگاکان و کارمان لەسەری کرد بەڵام خۆتەزانانی ئەو عقلێتە تاکڕەوەی کە لە حکومڕانی لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە چۆن تۆخ بۆتەوە و هەمووی درک بەو مەترسیاکە کە پێشووتر ئێمە چەند جارێک ئاماژەمان پێکردووە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت بیسەلمێنێت کە ناکرێت بە دەستەوەسان یان بە چاویەوە ئەم قەیرانانە لە ناو ژێر نفوسی ئەوە دروست بێ بەڵێ ئەم قسانە بووە پێشەوەی کە هاوڵاتیان بێمە بڵێ ئێمە وەکو نوێنەرانی خەڵک بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان بتووە ئەوانیش ئاماژیان بۆ کردووە کە فشارەکانیان لە ڕووی تیمەکانیانەوە ئەخەنەگەر لە ڕێگەی قایم قامێتەوە لە ڕێگەی ئەوانی کە لە وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەوەی کە ئێمە باسمان کرد من لە سەرەتای قەیرانەکە کە بە دووەداچوونم کردووە وتارم کردووە دژی ئەم قۆڕخاریە بووم لەگەڵ کارگەکان قسەمان کرد ئەو ئەوان باسیەوانە کرد کە پێداویستی سلێمانی بە 15 بار مادام مەبەستم 15 بار بۆ هەموو پارێزگای سلێمانی و قەزا و ناحیەکان و دێکانی پارێزگای هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین لەو 15 ئەتوانن چارەسەری قەیرانی غاز بکرێت بەڵام کێشەکە لەمایە ئەم 15 وەکو خۆیگاتە کارگەکان نەخێر ئەمە پرسیارە جەوەرەکەی ئێوە باز لەوە دەکرێت کاکسەرکۆ برانی ئاسایش قسەمان کردووە لەگەڵ ئاسایشی سلێمانی قسەمان کردووە کە ئەمە ڕێگری بکەن و چاودێری ورد بکەن بۆ ئەوەی ئەم کۆمپانیانە ئەم کۆمپانیایان هەر کەسێکە کە ئیشی دابشکردنەکە کات نێڵن ئەو بارانەی کە دیاری کراوە کەم بکرێتەوە و بدرێت بە تیجاری لە ڕێگەیەکی کەوە بفرۆشێتەوە بە هاوڵاتیان. زۆر باشە کاکسەرکۆ ئەو باز لەوە دەکرێت هەر هاوڕێکانی خۆت لە پەرلەمان باز لەوە دەکەن ڕێژەیەک لە
غاز لە سنووری باشماخەوە دەچێتە ئێران و ڕێژەیەکی کەمتر لەو ڕێژەیە دەچێتە تورکیا. ئایا ئێوە چۆن دەتانەوێت کۆتایی بەمە بێنن؟ هەم پەرلەمانتارەکان فشار بۆ سەر حیزبەکەی خۆتان دروستکەن لەبەروی باشماغ لە ژێرسوڵتەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. چۆن دەتانەوێت کۆتایی بە چوونە دەرەوەی ئەم غازە بێنن؟ بەڵێ خۆی ئەم چوونە دەرەوەی غازە بە شێوەیەکی فەرمیە وەزارەتی سامانە سروشتەکان مۆڵەتی داوە بە کۆمپانیای ساوز کوردستان کە هەناردەی ڕێگەی پێداوە کە دوای پێداویستیەکانی ناوخۆی دەتوانێت هەناردەی دەرەوەی وڵاتی بکات. بەڵام ئێستا پێداویستی ناوخۆیی زۆر زیاترە و بە تیجاریش دەست ناکەوێت. گەر جەناب سەریکەی ئەوەی کە لە بەنسیخانەکان ئایبینین لە پارێزگای هەڵەبجە لە شارەزور لە ڕاپەڕین لە سلێمانی کە ئەو سەرگرتن لە بەنزیخانەکانە ئایبینین ئەمانە سەرەی بەنزینی تیجاریە غازی تیجاریە. ئەگەر جەناب سەریکەی 7 لیترونی وەدرێت لە تیجاریەکان لە بەنزیخانەکانە خۆی پێویستەکات 23 لیتر بێت، یعنی لە هەر تەنێک 83 بتڵ غازەکە. بەڵام بەم شێوازەیە ئەمان بێت نزیکە بێتەوە لە 120 بتڵ غاز، یعنی ئەمانە فەرقەکەی لەمایە. بۆیە ئەمەی کە هەیە ئەمەی کە مۆڵەت دراوە بەوەی کە ئێستا لە مەرزی باشماخەوە بۆ نمونە نزیکەی 35 بار بووە ویسوێنرا ببرێتە دەرەوە بۆ کابوڵ، بۆ ئەفغانستان، بۆ ئەرمینیا، بۆ پاکستانیش بێت. ئەمانە بە مۆڵەتی گۆمەرگی و وەزارەتی سامانە سروشتەکانە. بەڵام ئێمە قسەمان کردو کە ئەما بێ ڕابگیرێت، ئەما بێ بگەڕێنرێتەوە بۆ پارێزگای سلێمانی و چونکە بە پێی عەقدەکە ئەبێت پێداویستیەکانی ناوخۆی پارێزگاکان دابین بکرێت. ئەوجا ئەلەو بەشەی کە خۆی هەیەی کۆمپانیەکە ئەتوانێت هەناردەی دەرەوەی بکات. بۆیە ئێمە بەردەوامین لەسەرەوە و قسەمان کردووە بەشێکیشی وەسێنرا و گەڕێنراوەتەوە بۆ پارێزگای سلێمانی. بەڵام بە دەقیقی نازانم لەو 35 بارێت چەندێکی دەرچووە لە ماوەکانی ڕابردووە. زۆر باشە کاک سەرکۆ، زۆر سپاس دەکەم دەرفەت نەماوە. پێم خۆش بوو زیاتر لەسەر چارەسەرەکانیش بە تایبەتی دوجار کە چی بکرێ بۆی کە چارەسەری ئەم گرفتە بکرێ قسەی زیاتر بکەین. سپاس دەکەم لەوەی کە لاولێرەوە میوان بووی. زۆر سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت. بەڵازیزان سپاس بێوەش کە چامساتە بینەری بەرنامەکەمان بوون بۆ هیوایی کە هەرچی زووە کۆتایی بەم قەیرانانە بێنن کە هەر یەکیان بۆ خۆی بۆتە ماڵوێرانیەک بۆ تاک لە کوردستاندا. تا بەرنامەیەکتر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.